کێشەکانی پیسبوونی ژینگە بووەتە کێشەیەکی گیانی. هەرێمی کوردستانیش لەو مەترسیە بێبەش نییە. ئێستا من لە کانی قرژاڵەم نزیک لە شاری هەولێر، ئەم شوێنەی کە لێ ڕاوەستاوم بە بەرزایی نزیکەی 10 مەتر پاشەڕۆ و پاشماوەی ڕۆژانەی هاوڵاتیان و کارگەکانی شاری هەولێر لێرە فرێ دەدرێت. بە پێی سەرچاوە تەندروستی و زانستیەکان لە بواری ژینگە پارێزیدا ئەوەی کە لێرە ڕوودەدات دەبێتە هۆی دروستبوون و بەرزبوونەوەی دەیان جۆری گازی ژاهراوی مەترسیدار کە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستە خۆیان لەسەر تەندروستی هاوڵاتیان دەبێت. دەمەوێت لەم ڕۆ بە دوواداچوون بکەم بزانم ئاستی مەترسی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە. لە شارێکی وەکو هەولێردا ڕۆژانە زیاتر لە 2000 تەن زبڵ و خاشاک فرێ دەدرێت و بەشی هەر زۆری ئەو زبڵەش پاشماوە خۆراکیەکانە. ئەمە لە کاتێکدایە لە شاری هەولێردا تا ئێستا هیچ کارگەیەکی ڕیسایکلین بوونی نییە و تەواوی زبڵ و پاشماوە جۆرا و جۆرەکانی دیکە لە نزیک گوندیکانی قرژاڵە فرێ دەدرێت. ئەمەش بووەتە هۆکاری دروستبوونی مەترسی لەسەر پیسبوونی ژینگەی شارەکە و هەڕەشە لە تەندروستی دانیشتوانی ناوچەکە دەکات. چالاکوانێکی بواری ژینگەش لەو بارەیەوە هۆشیاری دەدات کە ئەگەر لە کاتێکی گونجاودا لایەنە پەیوەندیدارەکان فریای ژینگەی هەرێمی کوردستان نەکەون، ئەوە کارە ساتی ژینگەی لێ دەکەوێتەوە. ئەوەی ئەمڕۆ لێرە کە دەبینین شێوەیەکی ژینگەی ناتەندروستە کە دەبینین ئەمڕۆ ڕۆژانە زیاتر لە 2000 تەن زەوڵ و پاشماوەی شاری هەولێر دێتە ئەم ناو سنوورەکە. لەم سنوورەدا بە شێوەیەکی کلاسیکی ئەم زەوڵ و پاشماوەیە فرێ دەدرێتن کە ئەم شێوە کۆنەیکەوە تەنیا خۆڵەکە بەسەر ئەو زەوڵ و پاشماوەدا دەکرێت. لێرەدا ئەو زەوڵ و پاشماوەی کە لێرەیە کۆمەڵک زۆر پاشماوەیە پلاستیکە، کاغەزە، نایلۆنە، ئەوەی کە تۆ دەتەوێت لە شار ببینی لێرە بەدەستت دەکەوێتن، بۆیە خۆڵش بەسەدا دەکەوانە هیچ مەرجێک تێدا نییە کە بە شێوەیەکەوە کالێکی کیمیایی ڕوودەداتن، کۆمەڵک گازی ژاهراوی و لەگەڵ ئەوانە گازی میسانیش دەردەداتن کە کاریگەری ڕاستەخۆیە دەبێت لەسەر تەندروستی مرۆڤەکان. بەڵێ لە شارێکی وەکو هەولێرە ڕۆژانە ئەگەر هەڵە نەبم سەرووی 2000 تەن پاشماوە و زبڵی هاوڵاتیان و تەنانەت کارگەکانی هەندێک لێرە فرێ ئەدرێت. ئەمە شێوازی فڕێدانەکەی لێرە بەم جۆرە ئایا مەترسیەکەی لە ئێستەش نەبێت لە داهاتوە لە چه ئاسێکایە بۆ ژینگە و بۆ تەندروستی هاوڵاتیان؟ بەڵێ وەکو باسم کرد ئەوەی لەو زبڵخانەیە لە ناو شار هەمووی بە ساغەیە، بەڵام لێرە بە کەرکراوی بە کۆنەیی بوونی هەیە لە پلاستیک و لایلۆن و ئەو ئاوەی کە لە ناو قودی پلاستیکەکان لە ناو قۆدی بپسی و ئەو موادەشەمە دەچێتە ناو ئاوی ژێرزەوی کەەوە کاریگەری ڕاستەوخۆی هێت لە ڕێگەی سەرچاوە ئاویەکانەوە، لە ڕێگەی ئاژەڵی چێوی و کە دەیخوات لە ڕێگەی ماسیەوە کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر ژیانەوە، لە ڕێگەی ئەو دووکەڵەوەیە کە کاریگەری لەسەر ئەو گازە میسانەی کە دەگوازرێتەوە لێرەدا بەهۆی ئەو تەفاعولە کیمیایی کە ڕوودە لە ناو پاکبکاتە کیمیاییەکان دەگوازرێتەوە بۆ نزیک پارچی شانە دەریش تا دەگاتە وێن دەریش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەناسەدان و توشببوونی هاوڵاتیەکانە بە نەخۆشخانەی درێژخانەکان. لە ڕابردوودا لە دەوروبەری شارە گەورەکان و گوندەکان بەهۆی پاکی ژینگە و ئاو هەواکەیەوە خەڵکی بۆ گەشت و سەیران ڕووی تێدەکردن. بەڵام ئێستا ئەو شوێنانە بەهۆی بوونی ژمارەیەک لە کارگە و پاڵاوگەی نەوتی ڕەشەوە کە پاشماوەکانیان بە شێوەیەکی نەگونجاو و نازانستی فرێدەدەنە ناو سەرچاوە ئاویەکان و زەویە کشت و کاڵیەکان، ئەمە وای کردووە بە گوتەی خەڵکی ئەو ناوچانە زیانێکی زۆر بەرژینگەی ناوچەکەیان بکەوێت. بۆ هۆیشەوە چەندین نەخۆشی درێژخایەن و جۆرا و جۆر لەو ناوچانە پەیدا بوون کە ڕەنگە ترسناکترینیان ئەوە بێت لە چەند گوندێکی نزیک هەولێر و بەهۆی پیسبوونی ئاو و هەواکەیان بە دووکەڵ و پاشماوەکانی چەند کارگەیەک و چەند پاڵاوگەیەکی نەوتی ڕەش نزیکەی 10 ئافرەتی گوندەکە لە کاتی دووگیانیاندا دووچاری لە بارچوونی کۆرپەکانیان بوونەتەوە. ئەمە لە بە بۆنی هیچ وەزعمان نییە. بەڵێ ئێستا کە بەس بۆنەکە بێتن ئاتوو دەبی دەرکان هەموو قپاکە نابی دەرکەت بکرێتەوە.
نفس دناية لبا بون غازي بۆنی غازە هەر بۆنی غازەکەی لە عەددا ڕۆژی برایەکەم هاتە مارێمە گوتە ڕۆ گوتم ها گوتی کاکە غازین گۆ کرایتەوە بڕۆ غازێ بگرن گوتم با بۆ غازنی گوتەدی گوتم ئەو معمەلانەیە یعنی هیچ وەزعمان نییە هیچ ئەم معمەلانە ئیشی چیەکەن ئەم کارگانە ئەم کارگانە خێرە و محمل پێلەقانە صاف دەکەن بەس ئاگری نادەنێ ئەو ئاگری نادەنێ ئەو هەمووی غازەکە ڕاستەن ناو گوندی دێ ئەمە معدل دوعای دەکەن خۆیان هاوارە شەماری بێداوابی ئەو بۆنێ غازیمان لە بۆنێ ئەگەر بای سەفینی هات ئەمە دەبی دەرکات قەپات کرد دەست خۆزانین وەزعی ئەمان چۆن ئەمان حەزەکەین باسی وەزعی خۆتانمان بۆ بکەن وەکو دانیشتوانی ئەم گوندانە ئێوە شەمان کێشەتانەیە والله ئەمە لێرە بژێ ژیانمان لە سەقانە فەلاعەتێش بەڵێ شینایی دەکەین لێرە ئەو پیسی ئەو ئاوە یعنی بەناو شینایەکان وەردەبی لەبە بۆنەکەی وەزعمان نییە یان داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرشی بۆ وەزعی بکە یعنی بەڕاستی ئەوانە ئۆندی فکر لەبەر چ خۆیان دەکەن و تۆسقالێک فکر لە ژیانی ملەتەی ناکەنەوە نە گیاندارێک یعنی نە ئینسان هەتا حیوانات مەڕ مارات هیچ شتێک ژیانی نییە لە منتیقە کامتان بوون وتان پێم وابێت بەڕێزت بووی وتت کۆمەڵی خەڵک لێرە نەخۆش کەوتون بەهۆی ئەو کەشوهەوا و ژینگە پیسەیەوە ئەوە چۆنە کێ نەخۆش کەوتووە تۆ خۆت وەزە چۆنە خۆم کلێم دێشی خۆشت لەبە ئەو بوونێ ئەی ناحوێ ئەو بوونە لۆم بێت کلێم دێشی یان دەبی لێرە هەرێن یان دەبی دەوم بگرم یان دەبی لە ناو ساوارەی بم ناحوێ ماڵێ ئەی خەڵکی تر تەندروستیان چۆنە زۆریان خراپ هەر هەمان کێشەیە بە بۆنەی ئەو کەشوهەوایەوە معمەلانە بەڵێ بەراتا بیستانەکە تەماشا بیستانەکە بکە بیستانەکەژی زعیف بووە تەماشا بکە هەندێک باشە نەخراپ هەمووی ئەوەیە ئەو زیینگە ئێوە پزیشک پێی وتون کە خەتای ئەوەیە کە شۆواکەتان پیسەیە خۆتان ئەڵێن زیرویان گوتێ زۆر بەڵێ زۆربەی ژن منداری ڕوویە یعنی دکتۆری گوترێ ئەو بوونێ منداڵی لە بارچوە زۆر بوون نزیکی چەنە بێ هەتا 15 ڕووی بەس لەم گوندانە لەم گوندی بەس گوندی لاجان لەو ئەم زانم بەس بێ لە تەرجان بەڵێ خەڵکی ئەم دەوروبەرەش پێم وابێ بژێویان لەسەر کشت و کاڵە ئەو کشت و کاڵە لێرەی بینین بە ئاوێکی پیس ئاوە درێکە بەو کارگانە پاشەڕێ و کارگانە پیس بووە ئەوە لەو زورگەی ڕادێتە خوارێ ئەو نەفتاوە بەنا ئەو زراعەتەی وەربوو هەتا دەگاتە ڕووبارێ یعنی فەرمەوە ئێستا پێت بشانن بە بەرگە کاکە هەمی سوتایە یعنی دەغری نێشتیە زراعەتی نێشتیە هیچ تش نێشتیە پیسبوونی ئاو و هەوای ئەو ناوچانەی کە ژمارەیەکی زۆر کارگە و پاڵاوگەی پیشەسازی لێیە لەبەر مەترسی توشبوونیان بە چەندین جۆری نەخۆشی جۆرا و جۆر خەڵکی ئەو ناوچانەی ناچار کردووە کە ماڵ و گوندەکانی خۆیان بەجێ بهێڵن ئەم گوندانە خەریکە چۆڵە بن لەبەر زۆریش چۆلی کردە کەشوهەواکەیان پیس بۆ ژینگەکەیان پیس ژیان نەمایە کاکە لێ نزیکی چەند ماڵ تا ئێستا چۆڵی کردو بەخوا یەک باغبان هەبوو لێر بکانە 2500 دار بە قەرەم ئێستا دەتا بە پێی نیشان دەدەم هەموومان چاندە بوو هەمووی دار زەیتون هەمووی داری گەورە بە هەراتن هەراتی یعنی چوین معمەلێک لە تەنیشمان کاکە وەرە باس چەندمان دەدێ بە مەمنونی لێمان بکڕەوە معمەلەکە هەم پیس بوو نەما دەتای لۆ سیاحەت بین لۆ ئیسراعات بین داری خزمەت بکەین هیچ ئیسراعاتێکمان نما بوو باش ئێستا لێرە نماینە بە خۆمان نزیکی چەند گوند لەم دەوروبەر تەرجان و کێشەی هەیە نۆغەران هەیتی قەرێتاخ هەیتی لاجان هەیتی دەلوگول هەیتی سەعداوە هەیتی خەزنە هەیتی ینی جمکە بمبێرز واتە زۆرن ینی سوێری حتا دەگاتە تووڕەقیش بن شاری ینی ئەوانە هەموو لە عەزاب داینە ئەوکانی ئاگادارگەزارە فەوتایە ئەوەی تۆ ئاگاداربی لەو گوندانێک کە ئێستا باست کرد نزیکی چەند ماڵ بە هۆکاری پیسبوونی ژینگەوە چۆڵیان کردو بە چۆرکردن بە معادلی چۆرەکە بەڵام خەڵکە کە مەسە ئێستا دێتەوە ناعیلاجە کرێنیە دێ سارێک دەمێنێت ئەوش هەردێ ینی ئێستا تەخمینی ئەوە دەتانە پێ برێم ئێستا ئەو منتیقە دەتان برێم 3000 ماری تێدا بەڵام ئەگەر ئەو ژینگەیە نەبە دەبۆ 13000 مار لەبارەی زیانە ژینگەی و تەندروستیەکانی زبڵخانەکەیکانی قرژاڵە و ڕەچاونەکردنی مەرج و ڕێنمایە ژینگەیەکان لەلایەن بەشێک لەو کارگە و پاڵاوگانەی کە بوونەتە هۆکاری پیسبوونی ژینگەی ناوچەکە دەچمە لای قایمقامی ناوەندی هەولێر و لەو بارەیەوە گفتوگۆی لەگەڵ دەکەم
چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە بڵاو بوویتەوە لە ناو شاری هەولێر کە بۆنێک بڵاو بوویتەوە بۆنێکی بێزارکەرێک وایە خەڵک زۆر گلەی لێوەکارەکەشی دیار نییە ئەمە سەرچاوی لەکوێوەی ئەو بۆنە بێزارکەرە بڵێ ئەمە سێ احتیمال هەیە احتیمالێک بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو مۆلیدە ئەهلیانەی لە ناو گەڕەکەەکانی شار کار دەکەن ڕۆژانە چەندین سەعات کە گازی خراپ بەکاربینن احتیمالێک بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو گازە خراپە دەبتە دووکەڵێکی ڕەش و بوون احتیمالی دووەم بۆ چەند پاڵاوگەیەکی گاز کە لە ناو کارگەکانی هەولێر و یاخود دەوروبەری هەولێر لە چەند شوێنێک دانراون کە گازی خراپ تەسفیە دەکەن احتیمالی سێمیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زبلخانەی با بڵێن هەولێر کە لە ناوچەی کانی قرژالە و لەسەر ڕێگای گوێرە بەهۆی ئەوەی شاری هەولێر فرەوان بووە گەورە بووە و بۆیە زبلخانەکە ئێستا بە شێوەیەکی باش تەشەنەی کردووە احتیمالێکی تریش بۆ ئەوە دەگەڕێت کاگنە بەس بۆچی پێشتر ئەمە نەکرابوو چکە خەڵک گلەی ئەوە کە ئەڵێ لایەنە پەیوەندیدارەکان خەمسار بوون لە بەرامبەر ئەو پاڵاوگانە کە بە شێوەیەکی نایاسایی و دوور لە ڕێنمایەکانی ژینگە کارەکە پێشتریش کاری لەسەرکراوە ڕۆژانەش تیمەکان و لیژنەکانی ژینگە بەڕێوبەرایەتی ژینگەی هەولێر بە دوواداچوون و سەردانەکانیان هەیە بۆ ئەو پاڵاوگانە چەند مەرز و ڕێنماییەکی شەیە کە دەبی جێبەجێ بکەن ئەو ژینگە ئەو پاڵاوگانە سەبارەت بە شاری هەولێر سەبارەت بە ناو شاری هەولێر و بەو شوێنانەی کە باڵێن سنووری شارەوانی هەولێر ئەم باسەوانە دەکەین زۆربەی زۆریان جێبەجێیان کردووە بەڵام احتیمالە لە بابلێن لە دیوە شاراوەکە بیتن خەڵک پێی نەزانیتن ئەجینا ئەگەر چارەسەر نەکرابە و بە دوواداچوون نەبە بارودۆخی ژینگە زۆر زۆر لەوەی خراپتر دەبوو بەڵام خەڵکانێک داخراوە سزادراوە پاڵاوگە پێشتر داخراوە سزادراون خۆی لە خۆشیدا پاڵاوەکان ئێستا لەبەر ئەوەی کە وەزارەتی سامانە سروشتەکان نەوتی خامیان ناداتێ زۆربەی زۆری دایان خستووە چەند پاڵاوگەیەک نەبێتن کار دەکەن مابلێنەوەی لە ساڵانی ڕابردوو لە 2011 و 2012 و 2013 کە بەو زۆرە و بەو فرەوانیەکە بەو ژمارە زۆرەی کە کاریان دەکرد ئێستا ژمارەکە زۆر زۆر کەمی کردوتەوە. شاری هەولێر بەرەو سلێمانی بەجێ دێڵم لێرەش دەبینین ڕۆژانە هەزاران تەن زبڵ و پاشماوەی کارگەکان فڕێ دەدرێتە ناو سروشت و ژینگەی شارەکەوە ئەمە ژوای کردووە کە ناوچەیەکی وەک تانجەرۆ کە پێشتر شوێنی گەشت و سەیرانی خەڵکی ناوچەکە بووە بەڵام ئێستا خەڵک وەک زبڵخانە ناوی دەبن پاشماوەی زیاتر لە 100 کارگەی لە ناوچەکە و ڕۆن و نەوتی ڕەش دەڕژێتە ناو ئاوی تانجەرۆ و لەوێشەوە دەڕژێتە ناو ئاوی دەریاچەی دەربەندی خان کە ئەمەش بووەتە هۆی زیانگەیاندن بە زەویە کشتتوکاڵەکانی ناوچەکە و سامانی ماسی و پیسبوونی ژینگەی ناوچەکەی بەگشتی خستووەتە ژێر مەترسی لە ناوچوون زەرەر و زیانەکانی پیسبوونی ژینگە تەنها مرۆڤەکانی نەگرتوۆتەوە بەڵکو باڵندە و ئاژەڵ و تەنانەت کەرتی کشتتوکاڵیش یەکێکی دیکەن لە قوربانیانی پیسبوونی ژینگە مام عومەر یەکێکە لەو سەدان جووتیارەی کە لە ناحەی بازیانی سەر بە پارێزگای سلێمانی گلەی لەو کارگە پیشە سازیانە دەکات کە بوونەتە هۆکاری لە ناوچوونی زەویە کشتتوکاڵیەکانیان و زیان گەیاندن بە بەروبوومەکانیان بەیانیان ئێمە لەسەر بانەکان کە ئەخەوین بەیانیان کە هەڵسن سێر بەتانەکەکەین ئەیتەشێنین بەڕاستی تۆزێکی زۆری پێوەیە خۆڵێکی زۆری پێوەیە وزاوی دەن سیارەکانمان کاژێ خۆڵ لەسەر جامەکەی کەوتووە بە هەرحاڵ زەرەرمان زۆر کردووە لەو ڕۆ بڵێ ئەی کشت و کاڵ و زەرعاتەکەتان چی ئەویش زەرمەند نەبووە بەو سەبەبە بەڵێ بەنسبەت زەرعاتەوە بە عام بۆ نمونە مەسەرەن گەنم و جۆیان ساڵ دەڕاستە نەیتوانێەوە ئیشی تیا بکە یەک تەپ و تۆز و گەردەلوولێک بووە لە دوورە بە کیلۆمەترێک دیار بکەوە تەپ و تۆزە لا ئەو گەنمەیە گەنم و جۆ بەتایبەتی باخ من قەیسیمەیەوە تا لەوانەیە بڕۆ تەماشای بکە قەیسیەکەت بۆ ناخۆر هەمووی تۆز و خۆڵ و چی من توێ پێوت هینی ئەم کارگانەیە بەڵێ ئەم کارگانەیە ئێمە 4-5 کارگەمان هەیە لە حەوزی بازیانە ئەم کارگانەیە بەگشتی تۆزەکەی لێرە کۆ بێتەوە هەتا زۆربیان زەرەری هەیە بۆ دۆڵی سوورداش بۆ ئەو دیوە
لەو دیەوە دۆڵی سووردان لەم بانانەوە هەوا دایەگرێتە خوارەوە بۆ ئەو دیشۆ ئەوەی کە من بیستومە لە خەڵکی ئەو دی و باس یەکەم کە گوایە بۆ ئاژ زەرەری هەر لە ناحەی بازیان دەمێنمەوە و لە نزیکەوە دەمەوێت گوێبیستی حاڵ و گوزەرانی خەڵکی گوندی کانی شەیتان بم. خەڵکی گوندەکە داد و بێدادیانە لە پیسبوونی ئاو و هەواکەیان و هۆکارەکەشیان بۆ بوونی دووکەڵ و پاشماوەی کارگەکانی بەرەمێنانی ئاسن و چەند پاڵاوگەیەک دەگێڕنەوە لە ناوچەکەیان. بە گوتەی خەڵکی گوندەکە دەیان کەس دە گوندەکەیان دووچاری نەخۆشی درێژخایەن بوون و راپۆرتە پزیشکەکانیش ئەو ڕاستیە دەسەلمێنێت. بە گوتەی خۆشیان تەنها لە ماوەی 1 ساڵدا 4 کەس لە گوندەکەیان بەو هۆیەوە گیانیان لەدەستداوە. دەیان راپۆرت و دەیان چاوپێکەوتن و دەیان سەردانی ژینگە و تەندروستی ئەمانە هاتووە بەڕاستیەکەی ژیانی تیان نەماوە بە کوردی. ئەگەر واقعیت وەکو مرۆڤ بتەوێت بژیت ژیانی تیان نییە. چونکە ئیتر بەڕاستیەکە هەمی سەری لێ هەڵداوە کە ئەم نەخۆشیە پیسە، ئەم نەخۆشی سەرەتانە، ئەم نەخۆشی ڕەبوویە. ئەنوە عشقاڵ بەڕاستی بە تایبەتی لەم دێ ئەمە ئەم پیاوە بە ڕێزانە هەموو شایدن کە چەند کەسی هەر مردووە تا ئێستا هەر لەم ساڵی ڕابردووە. کارەکەی پیسبوونی ژینگەکە بڵێ تەقریری دکتۆرەکان هەمووی کە نەخۆشەکان ئەچن بۆ ئەوێ هەمووی ئەڵێ ئەمە هۆوە کاری پیسبوونی ژینگەیە. ئەو برایە ئەگەر قسەمان بۆ بکات تۆ باسی ئاژەڵ و قاز و مریشک و ئەو شتانەتان کرد کە تەنانەت ئەوانیش مردار ئەبنەوە و زیانیان بەرکەوتو ئەوەیان چۆن بووە بەخێراتتانەکەم بەخیر بن سەر و سەرچاوان هیوادارین ئەم لێدوانانی ئێمە بگاتە جێی خۆی و حکوومەت بەدەنگمانەوە بێت بەڕاستی ئێمە تر ڕاستی ئەو پاشما و ئاوەشی کە بەری ئاداوانە جگە لە ئینسانەکان بۆتە بەڵا بۆ ئاژەڵەکان چمان ماڵی لەم پشتەوە مناڵەکانی یعنی بە هیلاکەت و ماندووبوونەوە خەریکی بەخیۆکردنی قاز و ئەم شتانە بوون هەمی مردار بۆ بەهۆی حکمی و ئاوەوە وەکو ئینسانەکانی بەڵێ وەکو خۆشم من دایکم 3-4 ساڵ لەمەوە پێشکە ئەمە عەمەلە دانرا تووشی ئەم نەخۆشیە بوو کە ئەو نەخۆشی خۆتان نەزانن ئەو دووکەڵە بەهۆی موبەریدە و ئەم شتانەوە ئەو ئالیاتانەوە یەتە ناوەوە واللهی کە ئیشمان پێکرد خوا دەیزانێ هاوارێکە لە بکوژێنناوێ بە خاخنکام برایەکەم تقریبا 2 مانگە لەمەوە پێش هەر بەهۆی ئەم نەخۆشی عەمری خوای کرد ئەوە خێزان و مێردن لەم ماڵێ لێک ماڵان توش بوونەوەوانە هەمووی توش بوون من هەیە لەم بەرەوە ئەوش واللهی ناتوانێت بێت دەرەوە سمانە ئەو ڕۆژە خۆم سەردانم کردوتی کاکە واللهی بەبەنی ئەم دووکەڵە حەزم لە دەرەوەی بەس مەجای ئەو نیە بێمە دەرەوە سەرێکی ئەم دنیای بکەم ئەو خاڵۆژنێکمە خێزانی مان بەکرە خاڵە بەکردما ئەویش تازە توش بووە ئەوش راپۆرتی لەسەرەکە لە هەولێر راپۆرتەکەی دەرچووە ئەڵێ بەهۆی ژینگەوەیە پێشتر وتیوان ئەمە جگەرەکێش بووە وتمان وەڵی قوربان ئەمە بەی شێ جگەری و پێشوشتی وان نەبووە وەڵی ئەمە کاکە بۆنی دووکەڵ و ئەم شتانە توشبووە تا راپۆرتەکەمان هەیە ینی ئێمە بەڵگەوشتمان زۆر لەسەر ئەم نەخۆشیانە کە بەهۆی ئەم عەمەلی لای ئەمەیە بە تایبەتی مەعمەلی کانی شەیتان دەچمە ماڵی یەکێک لە دانیشتوانی گوندی کانی شەیتان هاوسەری ئەم پیاوە ماوەی چەند مانگێکە بەهۆی هەڵمژینی دووکەڵ و گازی ژەهراوی ئەو کارگەیەی کە دەکەوێتە نزیک ماڵەکەیان سیەکانی دووچاری نەخۆشی کردووەتەوە و بە ئاستەم دەتوانێت هەناسە بدات ئەمە خێزانی منە تووشی 2 مانگ بۆ 3 مانگە بێت کەمتریش تووشی ئەم نەخۆشیە تووشنەیە بووە نەکەم چەنەها خەڵکی دیەکەمان هاوڵاتی دیەکەمان ژن و پیا و مناڵی بەتەمەن تووشی نەخۆشی ئەم تووشی نەخۆشی سەرەتانە بوونە بە کوردەواری خۆمان ئێستاش خوا قبوڵ ناکات خێرتان ئەگە ئەگەر حکوومەت مەسئولانی حکوومەت پایدارانی حکوومەت دێن بەدەنگمانەوە بەهانامانەوە هیچ ژیانیشی تیان نەماوە بە تایبەتی ئەم گوندەی ئێمە ئەگەر دایە قسەمان بۆ بکە ئەگەر بتوانێت بۆ نەکرێت باسی نەخۆشیەکەی بکە ئەتوانی ناتوانی دایە بەداخەوە ئاستی مەترسیەکانی پیسبوونی ژینگەی ناحەی بازیان سەر بە پارێزگای سلەیمانی ڕەنگە لە هەر ناوچەیەکی دیکەی هەرێمی کوردستان زیاتر مەترسیدار بێت. ملکۆ بازیانی دەیەوێت بە کۆمەڵێک زانیاری و ئاماری فەرمی مەترسیەکانی پیسبوونی ژینگەی ناوچەکەیان بخاتە ڕوو بۆ ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان بە فریای خەڵک و ژینگەی
کوردستانەوە بێن. ئێوە وەکو ژینگە پارێز و وەکەوەی کە خودت ئاماژت پێیا چاودێری کارگە و پاڵاوگە و ژینگەی ئەم ناوچەی بەگشتیەکەن. ئەوەندەی ئێوە بەدۆدا چوونتان کردبێ ئەو کاریگەریە خراپانە چین کە لەسەر خەڵکی ناوچەکە و کشتتوکاڵی ناوچەکە و ژینگەی ناوچەکە بەگشتی هەیە. ئەتوانین بڵێن تاسیراتی 150 بۆ هەفتای پیسبوونی ژینگە لەسەر خەڵکی هاوڵاتیانی ناوچەکە هەیە. زانیاری لە کۆڵینەوەیتان لە بەردەسای ئەوە بسەلمێنێ. ئێمە وەکو پێشتر باسم کرد کۆنفرانسی ژینگە پارێزیمان ئەنجام داوە لە یەکەم کۆنفرانسی ژینگەیە کە ئەنجاممانداوە لە 28 یانزەی 2014 کە ئێمە بۆمان دەرکەوتووە کە ئەوانەی کە کۆنفرانسەکەی بەڕێوە بردووە کە کۆنفرانسەکە هەمووی خەڵکی پسپۆر و شارەزا بۆمان دەرکەوتووە سەبەبی ئەم پیسبوونی ژینگەی هاوڵاتیانی بازیان یان توشبوون بە نەخۆشی درێژخایەن یان ئێستا یەکێک لەو نەخۆشیانێک کە خەڵکی بازیان پێوێ ئەناڵێنێ مەسەلەی تەنگە نەفەسیە یانەوە ئەمە ئەیسەلمێنێ کە بە 11 خاڵ داوا کراوە ئەمە بڕیار و ڕاستپادەکانی کۆنفرانسەکەیە کە سەلمێنێ کە ژینگەی بازیان لەسەر دەستی ئەم کارگۆ کۆمپانیانە هەنگاوی هاوشتووە بۆ پیسبوون بە شێوەیەکی زانستی ئەو ڕاستیەتان سەلماندووە بە ڕێژەیەکی زۆر تاسیراتی زۆر خراپی لەسەر تەندروستی خەڵکی بازیان بەتاکید وایە ئەمە هەمووی بەڵگەی لە بەردەستمانە ئەمە هەمووی بەڵگەی لە بەردەستمانە ئێمە بەدەلەوە ئێمە ئامارمان لایە ئاماری نەخۆشخانەی هیوامان لایە کە ئێمە هەچەندیان توانین ینی ئەو ناوانە هینکەین بەڵام ئێمە ئەگەر ناوەکان ئاشکرا نەکەین بەڵام بە ژمارە نزیکی چەند کەس لە دانیشتوانی ئەم ناوچەیە زەرمەن و تەندروستیان زیانی بەرکەوتەوە بەهۆی پیسبوونی ژینگەکە ئێمە بە جۆری نەخۆشەکان لە سنووری بازیان پشتبەسن بە مەڵبەندی تەندروستیەکانی هەر پێنج شارۆچکەکەی بازیان و نەخۆشخانەی هیوا ئێمە نزیکەی 5,000 هاوڵاتیمان تووشی نەخۆشی جۆرا جۆر بووە. 5,000 کەس لە دانیشتوانی بازیان کەم نییە کە بەو هۆکارە و تووشی نەخۆشی جۆرا جۆر بوون. ئێوە هەوڵتان نەیاوە لایەنە تەندروستیەکان لایەنەکانی دیکەی پەیوەندیدار بەم پرسەوە ئاگادار بکەنەوە کەس بەدەم داواکاری ئێوە هاتووە؟ ئێمە سێ کۆنفرانسی ژینگەیمان کردووە جارێکی باسیەوەکەمەوە هەموو لایەنی پەیوەندیدار تاکو و ڕئیس وزەرامان لە پیسبوونی ژینگەی بازیان و لە تەندروستی بازیان هاوڵاتیانی بازیان ئاگادار کردوێتەوە هەم لە ئەنجومەنی پارێزگا هەم لە هەر پێ فراکسۆنەکەی پەرلەمانی کوردستان هێناومانەتە ئێرە بەڵگەمان هەیە هەموویمان لێ ئاگادار کردوێتەوە ئەمە کتابی لیژنەی ژینگەیە کە هاتووە یعنی هەموویمان هەوڵ داوە کە کراوە ئەمە نردوومانەوە پارێزگا بۆ پەرلەمانی کوردستان کە ئەو کاتە نووسنگی پەرلەمان چەند خاڵەکە داوامان کرد حتا ئێستا یەک وەڵامیانە ناوینێتەوە بەداخەوە یعنی لەم وڵاتی ئێمە ئەندام پەرلەمان تەلەفۆنی بۆ من کردوواڵێ کاکەەوە مەعاملە دووکەڵە کاتەوە بچۆرەسی بابە تۆ ئەندام پەرلەمانی تۆ حکومەتی تۆ دەسەڵاتت هەیە من ڕێکخراوێکی ژینگەییم من چیم بەدەسە وایە چەندین جار ئەندام پەرلەمانەکان لێرەوە لە بازیانەوە کە ڕۆشونە بۆ کۆبوونەوەی پەرلەمان لە هەولێر تەلەفۆنیان بۆ من کردەوە دیانە فڵان مەعامل دووکەڵەکە ئەی خۆ ئەندام پەرلەمانی تۆ خۆ سەلاحەت دەبڕۆ دایخە. لە بەدۆدا چوونەکانماندا دەردەکەوێت کە ژینگەی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان مەترسیدارن و گەر ئێستا لایەنە پەیوەندیدارەکان فریای ژینگەی کوردستانەکەون ڕەنگە لە داهاتوودا کارە ساتی ژینگەی و تەندروستی لێ بکەوێتەوە. لەم بارەیەوە دەچمە لای سەرۆکی دەستەی چاکردن و پاراستنی ژینگەی هەرێمی کوردستان. دەمەوێت بزانم چۆن ڕێگری لە مەترسیەکانی پیسبوونی ژینگەی کوردستان دەکەن. ئێمە بە بەردەوامی تیمەکانی ئێمە چاودێری وردی کۆی کۆمپانیەکان کارگەکان یاخود ئەو شوێنان دەکەن کە دەبێتە مای پیسبوون مای تێکدانی سروشتی ناوچەکە. ئێمە چەندین شوێنمان سزاداوە چەندین ڕێگریشمان کردووە کە هەندێ کارگە و باوڵێن یاخود شوێنی دیکەی هۆکارەکانی پیسبوون لە هەندێک جێگەدا بندرێ ئێمە لێ نەگەڕاوین بەڵام ئەمە تەنها بە ئێمە ناکرێت
بەڵکو و دام و دەستگای تریش پێویستە ئەوانیش بە ئەرچی خۆیان هەڵبستن ئەجنا ئێمە وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەو یاسا و ڕێنمایانی هەمانە جێبەجێمان کردووە هەر کەسێکیش پێشێرکاری کردبێ لە دوای بە دووادا چونمان کەزانی بێتمان بە تەواوەتی پێشێرکاریەکان یاخود ئەو قسانی لەسەری دەکرێت ڕاستە ئێمە سزامان داوە ڕێکاری یاسایمان بەرامبەریان گرتوتە بەر. بەڵێ کاک حاگم ڕەنگە سزادانەکە کاریگەریەکی هەبێ بەڵام ئەو تۆ نەبێ بۆ نمونە لە چاو ئەوەی کە لە ناوچەیەکی نزیک هەولێرە لە نزیک ڕێگەی گوێر مەخمور کۆمەڵی کارگەی زۆر بوونیان هەیە خەڵکی ئەو ناوچەیە ئەڵێ لە تەنها گوندێکە 12 ئافرەت بەهۆی پیسبوونی ژینگەکەیانەوە منداڵیان لەبارەچێت ئەمە راپۆرتی پزیشکی ئەوەی سەلماندۆ پێیوتون لە ناوچەی بازیان لە گوندێکی وەکوکانی شەیتانە کە نزیکەی 600 بۆ 700 خێزانی تێدایە گوندێکی گەورەیە باس لەوە کرێ لەم ماوەی ڕابردووە تەنها لەم چەند مانگی ڕابردووە 3 بۆ 4 کەس بەهۆی هەناسە تەنگی و نەخۆشی سی و سەرەتانەوە گیانیان لە دەستداوە واتە زەرەری گیانی هەیە لە مرۆڤەکانە بۆچی ئێوە بە شێوەیەکی جددیتر بە شێوەیەکی فراوانتر کاریگەرتر نایەنە ناو بابەتەکەەوە ئەگەر تۆ تەمەشا بکەیت لە بواری تەندروستیەوە لەم ساڵانی دوایی نەک تەنها لە ناوچانی کە پیشەسازی تێدا هەیە یاخود ژمارەیەکی زۆر کارگە و کارخانی تێدایە بەڵکو نەخۆشیە کوشندەکان بە ڕێژەیەکی زۆر بەرز و مەترسیدار لە هەرێمی کوردستاندا بەدڵنیاییەوە ئەمە هۆکارەکەی بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ پیسبوونی ژینگەکەمان جاهاوای پیس بێ ئاو پیس بێ خاک پیس بێ خواردن پیس بێ هەر شتێک پیس بێ ئەمانە کاریگەرە نیە ئێمە تەنها بەوە لێ ناگەڕێن کە سزام دێن بەڵکو ئێمە لە ئەنجامی بە دووەداچوونەکانی خۆمان کە دەگەینە قەنەعات بەڕاستی ئەمە دەبێتە هۆی مای پیسبوون جگەل لە سزادان ئێمە دەبێت پاشتریش هۆکارەکانی پیسبوونەکە بنە بڕ بکاتن اینجا ئێمە وازی لێ دەهێنین بەڵام ئەمەش دیسانەکەی دەڵێمەوە پێویستە کویدان و دەستگاکانی حکوومەت بێکەوە هاوکار بین تاوەکو بتوانین ڕێکاری پێویست بگرنە بەرامبەر بە هەمیان. زانیاری و ئامارە فەرمیەکان لەلایەک و ڕێکخرا و چالاکوانانی بواری ژینگە لەلایەکی دیکەوە ئەوە پشتڕاست دەکەنەوە کە ژینگەی کوردستان لە بەردەم مەترسیدایە و دەبێت هەرچی زووە لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت هاوڵاتیانیش پێکەوە لە هەوڵی چاکردن و پاراستنی ژینگەی باشووری کوردستان دابن گەرنا بەپێی پێوەرە زانستی و ژینگەیەکان ڕەنگە لە 20 ساڵی داهاتوودا پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان ببێتە گەورەترین مەترسی لەسەر ژیان و تەندروستی دانیشتوانەکەی.